سەڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاش ناوکارانم بووینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەک نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان ئەمڕۆژ لە نێو بازاڕی شاری سلێمانی گفتوگۆ دەکەین دەربارەی بابەتێکی گرنگ کە ئەویش پێکەنینە. بۆیە دەپرسین لە هاوڵاتیان پێکەنین تا چەند بەشێکە لە ژیانی تۆ؟ ئایا ئەو شتانە چین کە ڕۆژانە تۆ پێیان پێ دەکەنیت؟ ئایا کاتێک کە پێ دەکەنیت لە ڕووی دەرونیەوە هەست بە چی دەکەیت؟ ئایا لە ئێستادا لەسەر زاری تۆ لەسەر لێوەکانی تۆ پێکەنین بوونیان هەیە؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە خزمەتی ئێوەی ئازیز و بەڕێزدا ئاراستەی هاوڵاتیانی دەکەین. بابزانین هاوڵاتیان ڕاو بۆ چوونان چێستە بەرەدەما ببتە فەرمونون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بێن. لەبەڕێستە پرسم پێکەنین تا چەند بەشێکە لە ژیانی تۆ؟ پێکەنین بریتە لە هەموو ژیان. شەڕ نییە ئەو کەسە مردوێکی لێ بمرێ دوای هەر ئەبێ پێ بکەنێ. پێکەنینەوە نییە گریفانە خاڵی بێ، بریتە لە گریفان خاڵی بوونیش. ئەگە پارە پێ بێ دەبان پێەکەنی، پارە پێ نەبێ حەزگانەکەی کەس قیشە لەگەڵ بکە. ئەو بەشێک لە ژیان. پێکەنین پابەندە بە دڵخۆشی مرۆڤەکانەوە؟ طبعاً سەمنە مرۆ هاتم بۆ ئیش. ئەگە شتێکم دەست نەکەوێت ممکنە لەسەر ڕێگات تووشی شەڕیش بم. ئەگە پارێکم دەستکەوێت تێشە مەڵەن قسە ناکەم، پێکەنم پێی. زۆر باشە. تۆ لە ئێستاە تا چەند پێکەنین لە ژیانێدا بوونی هەیە لەم زۆرفی ئێستادا؟ ڕوونەکە چییە؟ بریتە لە ژیان تۆ لەم ژیانە ئەگە زۆرێ بانیت و ئێوارە ڕۆیتەوە. ئەگە ژیانە خۆش بێ، ئەگەر احتیاج بە هیچ شتێک نەبی، پێکەنەکە واتە ئەوەیە تۆ هیچ کێشەکەی نییە، ئەتوانی پێ بکەنی. بەگە ژیانە ناخۆش بوو ناتوانانی پێ بکەنی. تا چەند هەستەکەی پێکەنین گرنگە بۆ تەندروستی مرۆڤ، بۆی کە مرۆڤ لە ژیانیدا بوونی هەبێت؟ پێکەنین یەکەم شت بریتە لە مێشک. مێشک بەچی بەندە؟ بە گریان بەندە، بە پێکەنینش بەندە. تۆ کاتێک کە پێەکەنیت بەدڵی خۆت کە پێەکەین لەسەر مەوزوعێ لەسەر بابەت لەسەر هەر شتێک بێت هەست بە چی ئەەکەی لەو کاتەیە؟ لەو دەقا من هەست بەوەکەم کە ئەو شتە لە دڵمایە، بۆ شتە لەو شتە پێەکەنم کە لە دڵمایە. هەست بە خۆشی ئەەکەیت؟ طبعاً. باشە. چ شتێکی خۆش هەیە کە لە ژیانی تۆدا زۆر سەرڕاکێش بێت بۆمان باس بکەیت بۆ ئێمەش تۆزێ پێ بکەنین؟ زاری وایە من لێرە بارەمەدۆ بە عەرەبانە یامە لە زەلامێک دمە کاکی داوا لێبڕ نەکەم هەر جوابیشی ناوەمەتۆ لە خۆمەوە پێکەنی وتم باشە بۆی جوابی نامەتۆ لەسێک کابیا تووڕە بێ یا ئیشێکی تری هەبوو بێ تێگەیت. دو پەیامە چێ بۆی خەڵک لێو بەخەندە بێ بەردەوام، خەڵکی خەمبار نەبێ، خەڵکی دانەنیشێ جۆشدا بمێنێ بۆی کە وابزانێ بارێکی زۆر قورسی بەشانەوەیە. وەڵا خۆی ئینسان ناتوانانی تۆ خۆم بەراورد بە هەموو کەسێ بکەم. تەبعی ئەو کەسە دەورە بینێ. هیوادارم ئەو کەسانێک کە ڕوویان گرژە معدەل تووڕەن ئاوڕێ لە ڕابردوو پێش هاتوو دوا هاتوو خۆشیان بنەوە، چونکە پێکەنین نیوەی بڵێم نەک نیوەژێ هەموو ژیانە پێکەنین. ئەگە مرۆڤەکان پێکەنینە لێ دروخرایەوە ژیانی بەرەوکوێت؟ تەوان وێرانە. ئەو کەسە وێرانە پێکەنین پێ. ئەو کەسە من پێتەڵم پێ نەکەنێ وێرانە ئەو کەسە تەواو نییە لە جەسەی شاو لە هەموو شتێکیشە تاوا پێ ناکەنی قەت لەبەرەوەی ژیان نەماوە، کەسابەت نەماوە. چینی کرێکار ڕەبتە بە مەعاشە، مەعاشش نەدرێت ئێمەش کەسابەت ئامانامێت کە کەسابەتە نەما پێکەنین لەکوێ؟ ئێستا پێکەنینە لای نییە، هیچ پێکەنینێک نییە. شتێ سەرنجی تۆ ڕانە ناکێشە پێ بکەنی؟ ناوەڵ هیچ ژیانێک نەماوە. واتە بە بڕای تۆ پێکەنین پابەندە بە دڵخۆشی و بە گوزەرانی خەڵکەوە؟ بەڵێ. تێگوزاران خۆش بوو پێکەنی ژێ. لە ڕابردووە پێکەنیویت؟ بەڵێ. ئێستا ئەوە بۆ ڕۆژانە خوازی؟ بەڵێ زۆریش. چۆن بتوانین پێکەنین گێڕینەوە سەر لێوی تۆ و هەزاران کەسی وەکو تۆ؟ وەڵاوە لای حکومەتە، ئەگە حکومەت مەعاش با و پێکەنی نەگەڕێتەوە بۆ میلێت. پاشان هەستەکەی پێکەنین گرنگە بۆ تەندروستی مرۆڤ، بۆ دڵخۆشی، بۆ ئارامی دڵ، بۆ ئارامی مێشک. وڵا زۆر چ پێکەنین پێویستە بۆ ئینسان. تۆ هەر خەم خۆت و هەم پێکەنی نەبێ هەر بیک لە ژیانکەیتەوە زەرەرەیە.
تەسیرێ بۆ ئینسان. دوا پەیامە چییە بۆی خەندە بکردە سەردەوی هەمومان؟ پێم وەیە حکومەت ئاورە لەو فەقیر و هەژارە باتەوە، بەس بە تایبەتی ئەوانەی کە ماشخۆرە ماشخۆرە کرد معاشیان بەنێ ئێمەش کەسابەتێکمان نەکرێتەوە شوێ معاشمان نییە ئەمە شتێکمان نییە بەس ئەوەیە کرێکاری نوتەوە پێک ئەو پێکەنینەی کە قاقابێ و لە دوورە یە نەنە پێکەنینێکی ئاحتیادی کە پێکەنین لەم وڵاتان نەماوە بەداخۆ ئەگە ئەو پێکەنینجم پێکەنینی بیعاریە پێکەنین نەماوە چون ئەم وڵاتێک ئێمە تیاژین مەعە لەسەر بۆ تەوێرانە بۆ یەکەم دین شکستیێنا دووهەم فەقەی گیری خواردووە بەنسبەتەوە معنای پێکەنین پیاوی بیعارێنی پیاوی نییەکە ئەنی تۆ پێ دوایە ئەوانی کە لە ئێستا پێکەن لە داخی دڵی خۆیان پێکەن زۆر تەبان دوو بەشە بەشێکی هەیە لە داخە بەشێکی توما لە خۆشییا بێ و ئەر بەو شێوازە قەت پێکەنیوی تەبعانێک چۆن باشە لەو کاتانەی کە پێکەنیوی هەستە بە چی کردووە؟ من قەزەی پێکەنین خۆی پێغەمەرگیان دایمە دەم بە زەردە بووە ئەو زەردەکە لێ لە ناختا خەم لە ئابا بەڵام بەداخۆ پێکەنین ئەمڕۆ خەم زیاترەکە بۆ نمونە سمنم عەرەبانم هەیە کرێچیم لای خوانە بێژ ماشەکەم نییە ماشاکەم بۆ سەری مانگ نێوی هینەکەم بۆ پیا ناکرێت وڵاتێ ژێرانش کوری ئەخوا هەر وێران بێ هەر ئەڵێ معاشەکەم کەسێ نییە بەرپرسێ نیە باشە ئێو کە معاشی نییە و کرێچیەوەی نییە ئەبێت چۆن بژی باسیەوە کراوە تا ئێستا کەسە باسی کردووە کەواتە پێکەنین پابەندە بە خۆشی گوزەرانی خەڵک تەبعان وایە پێکەنین پابەندە بە خۆشیەوە بەڵام هەنێک کەس پێکەنێ دەپیستم زۆر وایە لێرەی ستاحی ناکەم بۆ خۆش خۆم سوعبەتەکەم لەگەڵ ماوە لەگەڵا پێکەنم لە ناخیشەوە ئەکوڕێ چارەسەرێن نییە چونکی ئەمڕۆ لە وڵاتە یەکەم وەکو عەزم کردی دین شکستی هێنا فەقیرش کوڕی کرا بەسەرە بۆ کەسێ نییە سەرپەرستیکە باشە خاڵەگەن سەلام با بڵێن پێکەنین لە ژیانی مرۆڤەکاندا ببڕیت ژیان چی لێ دێت؟ پێکەنین وەکو عەزم کرد دانابڕێ ئێستا من ناخۆشیمە تۆ خۆشیتە تۆ ناخۆش ئەو خۆشیەتی مەسەلەن جەنابەت ئەگەر واو لێ بێکەیتر پێ نەکەنیت لە خەم و خەفەتی خۆتا ژیان بەرەو کوێ چێت؟ ئەمە من وەکو خۆ من سزات کاتێک کەوا ئەو پەڕی لە خەفەتم بێ ئێمالیەکەم لەگەڵ تۆ سوعبەتەکەم لەگەڵ سوعبەتەکەم هەستەکەی ئەم سوعبەت و ئەم پێکەنین و ئەم زەردە خەنانەی سەر لێوەکان مرۆڤەکان وا لێ بکە ئارامی کاتەوە لە عەساب بە دووری کات لە خەم بە دووری کات لە کێشە بە دووری من تۆ تاوەرە پێکەنیوار پێ نەکەنی پەنجایە گێتە بگیفانەوە وایە هەر باشە تۆزە خەم ڕەوێنە من پێشکردنیشە من کە خەفتم بێ زۆرین بێ سوعبەت دەکەم لەگەڵ توای لەگەڵەوە ئەگەر هیچم دەست نەکەوێ بێتاقەتم مناڵەڵێەوە ئەوم کوڕە تیانە گیفانم بیکڕم کابرات داوای کرێخانم لێکە کرێ عەرەبانم لێکە نەخۆشمانەیە پارەم نیستە بیبم بۆ دکتۆر ئەمە هەمووی مشکلەکان زۆر زۆرن باسی ناکرێ تا لەسەر ڕایەوە بۆچی پێکەنین بۆ چییە؟ هەنێک شێت ئەو پەڕی دڵخۆشە سەربەرزە پێکەنێ مەسەلەی کوردیاڵێ تێر ئاگای لە برسی نییە وایەنە ئەنا قوبان باشە چی بکەین بۆ گێڕانەوەی خەندە و پێکەنی بۆ سەر لەوی مرۆڤەکان بە چی ئەکرێت؟ قوربان ئەم وڵاتە هیچ شتێکی لەگەڵ ناکرێ خۆی پێغەمبەرگیان ئەڵڵاگیان عازز بوو لە قەومێ لە وڵاتێک ئەمری فەرموو بە جوبرەئیل ئەمین فەرمووی یا جوبرەئیل بڕ و وێرانی کەمی کە بەناخی زەویە کە حەزەتی جوبرەئیل ئەمین تەشریف بردە ئەو شوێنە کە بۆی دیاری کراوە سەیری کرد بە هەزاران وە لە ڕکوعە بە هەزاران وە لە سوژدەیە بە هەزاران دەستی بردو گفتوگۆ لەگەڵ ئەڵڵاگیان ناکە کە ئەم شێوازەی بی حەزەتی جوبرەئیل ئەمین نەیتوانی ئەی پەروەردگار کەسێک لە حوزوری تۆیاوێ من چۆن نتوانم بیکەم بەناخی زەویە گەڕایەوە کە گەڕایەوە ئەڵڵاگیان فەرمووی یا جوبرەئیل بۆ دڵسارد بوو لە ئیشەکەت کارەکەت ئەویش سەری شەرمەزاری هەڵبڕی فەرمووی ئەی پەروەردگارەکەم خۆت بیسەری و بینەری من ئاوام دی من چۆن نتوانم لەوێ ئەڵڵاگیان بە عاجزیەوە فەرمووی بە گەورەی خۆ خەستم هەمویان درۆکەن ئەی بۆ مەلایە شێخێ حاجیە بەرپرسێ بەڵێ ئەم ئیشەوا بێ وا نابێ بگەڕێرۆ لە پێش ئەوانە بکە بەناخی زەویە کۆتایی بەژیانە ئەمێ دەکەم ڕۆژێ ئێمە وامان لێبێ چونکی بۆ کەس خەمی کەسی نییە کەس ئاگای لە کەس نییە بۆ نمونە چۆکم عەزم کردی من خوش دەگەمەم ئەو عەرەبانە تا ئەوارێت 10,000 دەست ناکەوێ 300,000 بە کرێخان و کرێ عەرەبانە و دکتۆر و کارەبا و ئاو و مۆلیدە و هیچ شتێکی شتێنێت تۆ ئایا لێرە خەفەتبان نابی کە چ نەبێ بێتاقەت نابی ئەم وڵاتە ئێمە کە تیاژین دووشت سەربەرزە ئەوەی کە درۆ کا سەربەرزە ڕاستی پێڵێن تیرۆرست
ئەوەی ڕاست بڕوا پێڵێن ترۆرۆست بەس ئەوەی درۆ کاڵەن سیاسەتمەدار پیاوی چاک سەرزان بەس ما لەسەر پێکەنی نەماوە طبعاً ئەگەر بمایە خۆی سەرچاوەکانی گونا هەمووی لە درۆیە درۆ سەرچاوی هەموو گوناهەکە جا من کە درۆم کرد لەگەڵ تۆ لەگەڵ ئەوە ئەبێ لەوانەیە زینایشکەم لەوانەیە دزیشکەم لەوانەیە هەموو شتێک بکەم بەڵێ چیە فەرمی من لە خزمەتتان ئەمە ناخی هاوڵاتێکی هەژارە کە دەڵێ لە ئێستادا خەندە و پێکەنین لەسەر لێوی مرۆڤەکان نەماوە بەهۆی تاوانکردن و بەهۆی زوڵم و بەهۆی ئەم گوزەرانەی کە خەڵکی هەرێمی کوردستانی تێکەوتووە ئەم هاوڵاتی بەڕێزە پێی وایە کە ناتوانێت بژەی ماڵ و مناڵی باشی دابین کات و کرەی خان و ئاو کارەبەکەی بدات ئیتر پێکەنین ئەبێ لەکوێ بێت مرۆڤ کاتێ دڵخۆشە بێت کە هەی بێت هاوڵاتیان و ئەم بەڕێزەش پێیان وایە پێکەنین پابەندە یاخود پەیوەستە بە خۆشگوزەرانی خەڵکەوە کاتێکە مرۆڤ گیرفانی هیچی تێدا نەبوو ئیتر پێکەنین و ژیانی خەڵک کوجا مەرحەبا ئێمە هیوادارین پێکەنین خەندە بگەڕێتەوە بۆ سەرلەوەی مرۆڤەکان چونکە بەپێی توێژینەوەکان دەری خستووە هەموو مرۆڤێکی ئاسایی دەبێت لە شەو ڕۆژێکدا لانی کەم کاتژمێرێک پێ بکەنێت بۆ ئەوەی کە عەسابی گەرمی سار بێتەوە بۆ ئەوەی دەمارە گرژەکانی ناومێشکی خاو بێتەوە بۆ ئەوەی دڵی لە فشاری خوێن و لە فشاری لێدان خاو بێتەوە بۆ ئەوەی مرۆڤەکان بەهۆی پێکەنینەوە دەرونیان ئارام بێتەوە و لە تووڕەبوون و لە هەڵچوون و لە کارەسا بە دوور بن ئێمە هیوادارین پێکەنین بگەڕێتەوە بۆ سەرلێوی ئەم پیاوە بەڕێزە و هەزاران کەسی وەکو ئەم پیاوە بەڕێزە بۆ ئەوەی ژیان بەخۆشیەوە بەردەوام بێت بۆ ئەوەی خەڵکی دەست نەخاتە ژێر چەناگەی و لە خەم و خەفەتە ژیان بەسەر بەرێت و ژیانی بەداڵغە و خەیاڵێکەوە سەرقاڵ بکات کە وەکو پەپ و ئاسا چاوی لە قەڵایەک بێت و بەڵام کەلەوایەکیش نەبێت تێدا بژین ئێمە هیوادارین پێکەنین بەردەوام بێت بۆ ئەوەی ژیان بەخۆشی بگوزارێت من هەڵبیانم هەر پێکەنینە ئەمن 52 ساڵە قوربان لەگەڵ زۆر پێکەنی ڕۆژانە هەدایمە پێکەنین جەناب کاتێککە پێ ئەەکەنیت لە ڕووی دەرونیەوە هەست بە چی ئەەکەی چێکی لە دڵمە هەست بە خۆشی ئەەکەی هەست بە ئارامبوونەوە ئەەکەی ئەی چی ئەوەی بەرامبەرشم پێی خۆشەکە پێکەنم تیادیە ینی وایە بە بڕای تۆ پێکەنین تا چەند گرنگە بۆ ژیانی مرۆڤ پێویستە ڕۆژانەت پێ بکەنێ خەندە لەسەر لێی بێ بۆی کە پێکەنین بۆ عەزەڵاتی دەموچاو تۆزێ ئەجوڵێ بە عەزەڵات وایە تەسیری هەیە بۆشە باڵەکەم یعنی هەموو شتێک نابێت پێکەنی بۆی ناڕاستە یعنی ناڵێن هەموو شتە کاتی جدیات کاتی پێکەنی پێکەنی کاتی خەفەتە لە دوکانەکەی خۆتا لەوانەیە لەگەڵ مناڵم پێکەنم سەحبەتەکەم لەگەڵ برادەر و لەگەڵ هەیوان پێکەنینە کە هەندێک کەسی ڕێزم هەیە ڕۆژتاوەڕە قاقا لێ ئەیات ئەڵێ ئەو بێتامە وایە ئێمە شتی بەسیط ئەڵێن بێکە خەندە لەسەر لێوی خەڵک یعنی مووقفێکی شتێ یەکێ بخرێسکە پێی مەکەنە ئەوە باشە شتێکی خۆش هەیە بۆمان باسکەی بۆ پێکەنین بۆ ئێمەش پێ بکەین کوردی نازان بە عەربی پێ بڵێ بە کوردی پێمان نازان بە کوردی بە قوربانی تۆ بوو پێیانمە چیە بۆ خەڵک بۆی بەردەوام خەندە لەسەر لێوان بێت پێکەین لەسەر لێوان بێت چێ بۆ خەڵک هەی کەسێ مشکلەی خۆی هەیە کەسێ بەس یعنی مشکلەکە هیچ حەل ناکرێت بە خەفەت دائما بەرەو پێشەوە تەماشای پێشەکە تەماشای دوام نەکە شتێ بڕوە بۆ پێشەوە چی ئەبێ چی نابێ يعني وخذ شتى دروسك أو هذا دائما يعني تفاؤلوا بالخير تجدوه بعربي الله دابا كل جانا هذا کاتە پێکەنین لە ژیانی توابوونی هەیە أي شلون بانیت و ئێوارە ڕۆیتەوە ئەگەر ژیانە خۆش بێ ئەگەر احتیاج بە هیچ شتێک نەبی پێکەنەکە واتە ئەوەیە تۆ هیچ کێشەکەی نییە ئەتوانی پێ بکەنی بەگەر ژیانە ناخۆش بوو ناتوانانی پێ بکەنی خۆش ئەگەر لە دڵەوە دەرچێت بەڵام وڵای پێکەنی ئێستا هەمووی خەمە هەمووی خەفەتە سرم عربانم هەیە کرێکیم لایخواانە بێژ ماشەکەم نییە ماشاکەم بۆ سری مانگ نێوی هینەکەم بۆ پێیان ناکرێت وڵاتێش وێرانش کوری ئەخوا هەر وێران بێ هەر ئەڵێ ماشەکەم کەسێ نییە بەرپرسێ نیە باشە ئەو کە ماشی نییە و کرێکیەوەی نییە ئەبێت چۆن بژی بڵێن چی یعنی بۆ خۆشی خۆشی ڕۆژانە پێ ئەەکەنی وڵی کات شتێکی خۆش بێ بەڵێ کاتێک پێ بکەنی وانە وایە وڵە هەموو کاتێنا بەس شتێکی خۆش بێ پێ ئەەکەنی بە بڕای تۆ تا چەند گرنگە مرۆڤ پێکەنی لە ژیانیدا هەبێت وڵی زۆر گرنگە
دڵی خۆش بێت پێکەنین دێ تۆ کاتێک کە پێەکەنی لە ڕووی دەرونی و هەست بە چیەکەی هەست بە خۆشیەکەی بەڵێ ئەگەر مرۆڤ پێکەنین لە ژیانی بین دەرەوە ژیانی بەرەو کوێ ئەچێت ڵا بەرەو ناخۆشی ئەڕات بەرەو ناخۆشی ئەڕات تۆ ئەگەر خەمێکە هەبێ خوا نەخواستە هەوڵە دەی بە پێکەنین دەری بڕیت بە پێکەنین ساڕێژیکەی شەرد نییە زۆر جار پێکەنین گرنگە بۆ ژیانی مرۆڤ بەڵێ دوا پەیامت چیە بۆ خەڵک بۆی خەڵک خەندە لەسەر لێوێ بۆی لە خەم بە دوور بێت وەڵا هەموو کاتێک ڕویان خۆش بێ و خەندە لە سەر لێوێن بێت وڵای پێگەنین باشترین گەشایە بە دڵ و ڕوخساری خەڵک جوانترەکە لە پێکەنینە زۆر پێکەنی ئارە وەڵا هیوایەتمە پێکەنینم زۆر پێ جوانە ئەوەش پێ بکەنێ لام دایم دڵم پێی گەشەوێتەوە چونکە ڕوخسار دایم بە پێکەنینەوە جوانە لەوانەیە پێکەنی شتێکی کە بێ بەخشێ لەوانەیە خواگیان خێرێکی باشتری پێ بەخشێ لەو پێکەنینە ڕاستەخۆ حەدیسی پێغمبەری لەسەر درودی خوا لەبێ فەرمێ ئەگەر بە زەردەخەنەیەکیش بێت دڵی بەرامبەرەکانتان خۆشکەن وەڵا بەتاکی فەرمودەی پێغمبەرە درودی خوا زۆر شتێکی جوانە لای من پیرۆستترین شت لای من و لە گەنج و لە بەتایبەتی لە گەنجەکانە پێکەنین هەبێت زۆر زۆر جوانە لای من خۆم خەڵکێکم هیوایەتم پێکەنین و ڕوخساری جوانە سەرکەوتوو ئینشەڵا سپاس ئەو کاتەنەی کە پێەکەنی هەست بە چی ئەەکەی هەست بە خۆشیەکەم دڵم گەشە بێتەوە هەستەکەی هەستەکەم مێشک مرتاحە کە دڵ مرتاح بوو مێشکەکە زیاتر مرتاح بێت چونکە مێشک ئەیا بە دڵ کاچۆن پێ دوایە پێکەنین لە عەساڵ گەرمی لە تووڕەبوون دوورمان نەخاتەوە وەڵا لە هەموو کارەساتە تووڕەبوونی و مۆنی و کۆمەڵشتەکان دوور دەخاتەوە پێکەنین کارەساتێکی ناخۆشی بەدواوە نیە کارەساتێکی دڵخۆشی ئەوەنکردنەوەی خوێن مێشک لەگەڵ دڵەکانە بەپێی توێژینەوەکانش دەریان خستوواڵەیە لە 24 کاتژمێرە پێویستە هەر مرۆڤێکی ئاسایی بەلانی کەم و کاتژمێرە پێ بکەنێت بەتاکی دەبێت پێ بکەنێت من بەنسبەت خۆمەوە قەنەعاتم پێ بکە لەوانەیە ڕۆژانە هەمووی کۆکەی دۆ لە 24 ساعتەکە 3 ساعت 4 ساعت پێەکەن هەموو برادەرەکانیشم خۆشەویستن ڕوخساری جوانیانەیە حەزیان بە پێکەنین لەگەڵ ئەگەر پێکەنی لە ژانی خەڵک دەربێنیت چیەمێنێتەوە وەڵاهی کارەساتە لای من وە پەیامە چییە بۆ خەڵک بۆی خەڵک هەند بەردەوام خەندە لەسەر لێوی بێ ڕاستە ئەمڕۆ کارەساتە لە ناو خەڵکاوە وەزعی دارایی باش نییە دەموچاوی خەڵک بێتاقەتی بێپارەی و کارەساتەکانی حکوومەت بەسەر میلەتە هێناوە خۆش نین بۆ خەڵک بەڵام لەسرە ڕای ئەوەش خەڵک هەر دەموچاوی پێکەنین و جوان بێ ئینسان هەموو شتەیە ئەمەش تێپەڕێنین ئەم وەزەمان تێپەڕێن و چاکی شتێ بێ وەسێکی باشترێتە بێشەوە پێکەنێکی جوانتەرەکەوێتە سەر ڕوومەتی ئەو خەڵکە باشە وڵات تا ڕادێک یەکەنی زۆر بەڵێ بە دڵنیایی کاتێک کە پێ ئەەکەنیت حەز بە چی ئەەکەی لە ڕووی دەرویەوە ئارامیەک دڵخۆشیەک ئەگەر دڵ خۆش نەبێ ناتوانێت بکەین هەزەکەی خەمەکانت گرفتەکانە عەساڵی مێشکت لێدانی دڵت هەستەکەی ئاسایی ئەبێتەوە خۆشحاڵ دەکات بە دڵنیایی ئەگەر پێکەنین لە ژیانی مرۆڤەکان دەربێنی چیەمێنێتەوە دڵخۆشیێک بوو کەسێ بەرامبەرت ئەگەر دەری بێنیت پێکەنین واز لێ بێنین مرۆڤەکانی تر پێ نەکەرن ژیانی خەڵک بەرەوکوێچێت بەرەو ڕوخان بەرەو دڵتەنگی هەستەکەی فشار لەسەری دروستە بێت بە دڵنیایی چوو بە سەرهاتێکی خۆشی لایە بۆمان باسکە بۆ ئێمەش تۆزە پێ بکەنین وەڵای هیچ بەستا باسی بەسراتێکمانەك لەگەڵ برادرەیە لەوە شتەکەی کەوتۆ بیرمان پێکەنی نەبوو هەستەکەی مرۆڤەکان لە ئێستاە زۆر پێیەکەنن کەم پێیەکەن خەمبارن زۆر بە کەمی هەیە پێ بکەنێت ئەنی هەمووی دڵتەنگە باشە بۆ مرۆڤەکان تر هەرێکە لە لایەکە کێشێکی مەخڵەت دنیای هەیە بەدە هەرێکە بە شێوازێک ئەمە چێ بۆ خەڵک بۆی لە خەندە و پێکەنین دوور نەکەونەوە چکم بەڕاستی بەپێی توێشینەوەکان دەری خستووە ئەڵێ لە شەو ڕۆژەکە پێویستە هەر مرۆڤێک کاتژمێرە پێ بکەنێت وڵا پایم بۆیە و جەنابووە فەرمی هەچ کەس لای خۆ شتێکی خۆشی بەسەرادی خۆی بجێڕێتەوە بۆی بەرامبەرەکەی دڵخۆشکە پێ بکەنێ ئەمە بۆ هەر لە کاردانەوەی هەیە وڵا پێکەنین یعنی لە سەتا سەد هەموو شتێک لەبەرەوەی زۆر شت لە بیرە باتەوە استفادە بۆ هەم بۆ استفادەی بۆ دڵ هەیە هەمی استفادەی بۆ خۆشەکانی ژیان و مێشکە پێکەنین تا چەند کاریگەری لەسەر
تەنانەت شێوازی خۆگۆڕینی جەنابە ماشەڵڵا زۆر کەشخەیەت تا چەند کاریگەری هەیە لەسەر خۆگۆڕین و ئەگەر مرۆڤ پێکەنی دڵی خۆش بوو کاریگەری لەسەر جلوبەرگی ژەیە ئەگەر دڵی خۆش بوو ینی هەموو شتێکە بۆ ئەکرێ بەس کە دڵی خۆش نەبوو سە من بۆ نمونە خۆم هەر معدلی شاڵم لەبەرایە ئەن لە ژیانی خۆمە هیچ جلێکی ترم نییە لەبەرەوەی دڵم خۆشە لە خوا بەزیادێ کەم و کۆڕیم نییە لەبەرەوەی تر پێکەنینیش یعنی تینێک دەیاتێ بە پێی توێژینەوەکانەڵێ هەر مرۆڤێکی ئاسایی لە شەو ڕۆژەکە پێویستە یەک کاتژمێر پێ بکەنێ بۆەوەی دڵی ئاسایی لێ بدا بۆی مێشکی هێور بێتەوە بۆی دڵی خۆش بێ بۆی لە فشاری دەرونی لە فشاری عەساب بە دوور بێت ئەگەر مرۆڤ پێکەنی لە ژیانی دەربێنی چی ئەمێنێتەوە وڵا پێکەنیش لە ژیانی دەربێن ینی هیچ خۆشێک لە ژیانتان نییە جاکە خۆشیش لە ژیانتان نەبوو ئەتر ینی ژیان چییە ژیان ئەوە نییە کەیتر نازانم بڵێ پێکەنی هەموو شتێکە دڵخۆشیە ژیانە سەرکەوتنە نازانم ئەبێم کۆمەڵی مۆزوعی خۆش و بەسەراتی خۆش لابێت بەسەراتی خۆشەمە باسکە بۆی کە ئێمەش تۆزێ پێ بکەنین مینەرەکان تۆزێ پێ بکەن چون خەڵک بەڕاستی عەسابی گەربە والله برادەکانی خۆتان لەگەڵ ماڵ و عایلەیە شتەکەتان ئەوە مفاجئەیە وڵا وەکو فیشێک وارەکەدا وڵی وڵێم چی بەخوا بەسەراتێکی خۆش وڵی تۆزە لەوە پێش باشم حازرە کرد بەڵام بێتر ئێستا وەڵی حازر نییە باشە دواوتە و چیە بۆ خەڵک بۆی بەردەوام خەندە و پێکەنی لە لێوان دوور نەکەوێتەوە بۆی لە فشارەکان بە دوور بن وڵی خۆی دواوتە بۆیە ژیان ئەوە نییە خەڵک بە دوای ئاڕاکە ینی ئەگەر هەوڵ بی دایمە خەندە و پێکەنین لەسەر دەم بێ تر ژیان خۆشە خۆشیان ئەوە چیە ژیانەوە نییە نازانم هیچ حەزەکەم عالم خەندە و پێکەنینی لە بینابێ و بەڕاستی ئەم وەزاش کە ئەوەنە نالەبارە هەر خەندەی لەبیر هەمومان بردۆتەوە خۆشە ئەگەر لە دڵەوە دەرچێت بەڵام وەڵای پێکەنی ئێستا هەمووی خەمە هەمووی خەفەتە داخی دڵە ئیتر ئەم حکومەتە وای لەم عالەمە کردووە وای لەم خەڵکە کردووە یعنی گریان و پێکەنی وەک وایە ئێستا پێ ناکەنی وڵی زۆر بەکەمی پێکەنم جاران پێکەنیت ئەر وەڵی جاران زۆر پێکەنی ئەو کاتە کە زۆر پێەکەنی ئێستا کە پێ ناکەنی هەست ئەەکەی لە ڕووی دەرونیەوە فشارە لەسەر دروست بوو بەتاکیدەوە هەر وەڵی فشار لەسەر دەرونی تاکی ئەم کوردستانە لە مناڵەوە تاکو گەورە ئەگەر پێکەنی لە ژیانی خەڵک دەربێنی چێمێنێتەوە واللهی تر ئەوە خۆتەزانانی ئەم عالەمە پێکەنی نێماوە هەمووی خەم و خەفەت و هەمووی ینی قینێکە لە دڵا نازانێت چۆن دەری بڕێ باشە چۆن بتوانین خەندە بگەڕینەوە وەستە لەوی خەڵکانێکی وەکو جەنابێت بۆ وەکو جاران بەردەوام پێ بکەین چون بەڕاستی توێژینەوەکان دەری خستووە ئەڵەیە بێت لە شەو ڕۆژێکە هەر مرۆڤێکی ئاسایی کاتژمێرە پێ بکەنێت واللهی ترەوە کرێتەوە دەست ئەم مەسئول و کار بەدەستانە ئەتوان خەندە بخەنەوە سەر لێوی خەڵک ئەتوانن خۆشی بگەڕێنەوە ناو میلەتی کورد ئەتوانن بە هەموو شێوەیەک مەسەلەن خۆشی بگەڕێنەوە ناو خەڵک ئەی بۆ جاران هەبوو بۆ ئیسلامیە خۆ ئەو پارەی جاران هەبووە بەخوا ئیسەش هەیە بە زیادەوە کەواتە پێکەنین پەیوەستە بە گوزەرانی خۆشی خەڵکەوە فعلا گوزەرانە نەبێ پێکەنینشن ئستا مەسلەی کوردیڵێک کاسەی پڕ ئاشتی ماوە سەو کاسەیە نەما هەر جێرەکەشی وشن ئەوتە چیە والله هیوادارم لەم کار بەدەستانی حکومەت وەلە موسیقاشم پیان نەماوە ینی هەوڵێ بدەن ئەم خەڵکە یانی ئەم خەڵکە ڕەش و ڕووتا ئەوە تا خەڵک جەژن نەبووە نان بخوا کوڕێ پێشمەرگەیەکە بینێ تەلەڤیزیۆن ئەیت خوا من شەهید بم مناڵەکانم شەهیدانەکەم وەرد یعنی ئەوە نەبێ ئومێد بۆ لەم دنیاە یا ڕەبی خوای بکەی بەخاتی گەورە و عەزەمەتی خۆت خۆشی و خەندە و پێکەنی پێنجەوە ناو میلەتەکەمان بەشکەم حکومەتە خوای گەورە هیدایەتیاندا و ڕەحمان بانی تۆ ئێوارە ڕۆیتەوە ئەگەر ژیانە خۆش بێ ئەگەر احتیاج بە هیچ شتێک نەبی پێکەنەکە واتە ئەوەیە تۆ هیچ کێشەکەی نییە ئەتوانی پێ بکەنی بەگەر ژیانە ناخۆش بوو ناتوانانی پێ بکەین خۆش ئەگەر لە دڵەوە دەرچێت بەڵام وەڵای پێکەنی ئێستا هەمووی خەمە هەمووی خەفەتە منم عربانم هەیە کرێچیم لای خوانە بێژ ماشەکەم نییە ماشاکەم بۆ سەری مانگ نێوی هینەکەم بۆ پیا ناکرێ وڵاتێش وێرانش کوری ئاخوا هەر وێران بێ هەر ئەڵێ ماشەکەم کەسێ نییە بەرپرسێ نیە باشە ئەو کە مەعاشی نییە و کرێچیەوەی نییە ئەبێ چۆن بژی
ئەگەر تەماشای فەرمودەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم زۆر جار پەناگرێ بە خوای پەروەردگار لە خەفەت و هەموم و ئەحزان و ناڕەحەتی و ناخۆشی و ئەوانی کە ئەبنە مای دڵتەنگی بەڕاستی و داواشەکە لە مسلمان کە هەمیشە دەم بەخەندە بن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا ئەڵەن کەسێکی هەبوو یەکێک لە ئەصحاب هەبوو کە زۆر جار قسەی خۆشی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی ئەکەنی کەسێکی خۆشەویست بوو یعنی زۆر جار سوحبەتی وایە کرد یعنی حتا بە گفتار و بە کرداری جارێ بوو ئەوەن جارێکیان یەکێک لە سەحابەکان یەکێک لەو کابرەیە کە بهێن لە سەحابەیەک بوو کەسێک هاتوو بەلای پێغەمبەری خوا وەفدێک بوون خوشتەکەی بە سوحبەتەوە ڕێک بردی و سەری بردی و خواردی لایەتی کێ بوو وڵات دیار هەر فڵان کەس شتێکی وای کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێکەنی و بۆیشی بژارد جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودێکە بە صریحی ئەفەرمێت تەبەسمك في وجه أخيك صدقة يعني زەردەخەنید لە بەرامبەر براکەتە یەکێکە لەو چاکانی کە ئینسان چاکی چۆن یعنی سەدەقەیە کات چاکی بۆ نووسە بە هەمان شێوە تەنها تۆ بە تەبەسم و بە زەردەخەنەوە پێشوازی لە کەسێک بکەیت لە میوانێک لە برادێک لە کەسێک کە پێی ئەگەی لە بازارە لە هەر شوێنێکە ئەو خۆی بە خۆی سەدەقەیەکە و چاکەیەکە بۆ ئینسان ئەنووسێت بۆ بەڕاستیش ئیسلامیش خۆی بۆ هاتووە کە خۆشیەکان لە ئینسانە بچێنێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی ترەکە فەرمێ باشترین چاکە ئەوەیە کە ئینسان دڵ و دەرونی کەسێکی بەرامبەرەکەی خۆش بکە جایتر لەو دڵخۆشکردنە طبعا لابردنی خەم و خەفەتە لە خەم و خەفەت لابردنی خەم و خەفەتیش جێگەی چی جێگەی ئەگرێتەوە پێکەین و زەردەخەنەوە خۆش لە شەرع ڕێگە پێدراوە حرام نییە زۆریش پێویستە زۆریش داوایان حرام بە ناوی دینە وەڵان حرامە پێکەنی کراوە جار ئەو مسلمانی کە عبوس و دەموچاویە و بەیەکە و گرژە لەگەڵ خەڵکیە کەسێکی یعنی پەسەندکراو نییە بەڕاستی ئیسلام ڕێگای پێنەیە بۆ شێوە ئیسلام هاتووە بەڕاستی خۆشی و شادەکان دڵی خەڵکیە بڵاوکە بۆ ناو خەڵکی کۆمەلگا بڵاو کاتەوە و دەموچاوەکان هەمیشە کراوە بن و هەمیشە منفتح بن و عبوسن قەمتەریڕەش لە قورئانەکە هاتوو کەسێکی یعنی ئەوانن کە دەموچیان هەمیشە گرژە و یانە بەیەکە و لە ئاست خەڵکیە بە شێوەیە خۆیان ئەنوێنن لە ئیسلامە بە هیچ شێوەیە گەوە ڕێگا پێدراو نێو پەسەند نیە جەنابەت تا چەند پێیەکەنیت من زۆر پێەکەم وڵی کە ئەم ناسن خۆیان نەزانن ئەم خۆم خەڵکیش ئەهێنمە پێکەین و خۆشم پێەکەنم الحەمدولله سەعاتێکی خۆش لە نێو مامۆستا باسکەی شتێکی وا ئێستا نایەتەوە بیرم ئەم حاڵەتە شتێک نایەتە بیرم بەڕاستی ئێمە چێ بۆ مسلمانان بۆی بەردەوام خەندە لە لێیان دوور نەکەوێت واللهی پێویستە مسلمان بەڕاستی بۆ ئەوەی کە ئاینەکەیان بە خەڵکی باش بناسێن بزان کە ئەم دینە دینێکی إنما بعثت بالحنيفية حنفية السمح پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هاتوون کە بەڕاستی دینێکی پاک و بێگرد و کراوە بە خەڵکی بگێنم سەماحەتی هەیە لێبوردنی هەیە لێخۆشبوونی هەیە و هەروەها گونجانی هەیە لەگەڵ خەڵکیە کە بەڕاستی ئەگەر ئینسانی مسلمان ئابۆ شێوە کراوە نەبێت لەگەڵ خەڵکیە تێکەڵاو نەبێت کۆمەلگا ئیجتیماعی نەبێ و ئیجتیماعی بوونیش بە چییە بەوەیە کە ئینسان بەڕاستی کراوە بێت و زەردەخەنەی هەبێت ئەو کاتە بەڕاستی سوودێک بە ئاینەکەشی ئەگەێنێ ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستمان گواستەوە ئێمە هیوادارین خەندە و پێکەنین لەسەر لێی مرۆڤەکان نەبڕێت و بەردەوام پێ بکەنن دوور بن لە هەر خەم و کێشە و لە هەر گرفتێکی دەرونی چونکم پێکەنین بەڕاستی دڵ ئارامەکاتەوە مێشک ئارامەکاتەوە مرۆڤەکان لە خەم و کێشە بە دوورە خاتەوە مامۆستایەکی ئاینیش جەختی لەسەرەوە کردەوە کە لە ئیسلامدا پێکەنین ڕێگە پێدراوە و جەختی لەسەر کراوەتەوە کە پێویستە هەر مرۆڤێک پێ بکەنێت و بەرامبەرەکانی دڵخۆش بکات چونکم سەدەقەی بۆ دەنووسێت بە شریعەتی ئیسلام ئێمە هیوادارین خەندە و پێکەنین بەردەوام بێت و خەمەکان بە دوور بن لە هەموو هاوڵاتیان پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت